من 20 پشیلە مێنە ماڵەوە. بیزدانە یەکەم جاکەوتی پشیلە هێنمەوە بۆ ماڵەوە چی پێوت؟ وڵا ڕازی نەبوو. دوای باسی کرد بۆ موتی 20 پشیلەم لە ماڵەوە ڕاگرتوتە مۆزئی دایکە چۆنە؟ وەزع چۆنە بە پشیلەکانیەوە؟ وەڵاهی وەزعمان باش باشە لی ڕازی؟ مرتاحین ئاژەڵن بەزی تر ئەوەیە ئەرکیان زۆرە لەبەرەوەی کە ئاژەڵ ئیتر بەزەیمان پیانایەتەوە ئێمە زیاتر خۆشەویستیەکەمان و ڕەحمەکەمان زاڵە بەسەر وەزعەکەیە. یەکەم جاکەوتی پشیلە هێنمەوە بۆ ماڵەوە چی پێوت؟ وەڵا ڕازی نەبوو. خۆم بەبناڵی نەوت خۆت و پشیلەکەش؟ پشیلەم هەبوو بەس لەبەرەوەی ئەو کاسە سەردەمی ئێمە پشیلە بەخێوکردن تۆزێ عەزیەت بوو لەو کاتیاوتم نەوەڵا ڕازی نەبووم بەس هەڵی خەڵەتانم وتی بۆ هەفتەیەک فێڵم لێکرد ئەو فێڵە سەرەگرێ بەکاری بێن. فێڵەکەەوە بگەوت شیری بێتێ؟ وتی بۆ هەفتەیە بەخێم کرد لە مامەیە شیری بۆ بگریتەوە بەچکە بوو بەچکەش ئەبێ شیری بیتێ. یعنی نەک خواردنی وشکی بێتێت چکە خواردنی وشک بۆ پشیلەی بچووک تووشی تەسەمومیەکە بێ شیری بێتێ ئەتر لە مەمای بوو شیرم بایەتێ و توتم کەس نییە بەخێویکە و کەسیش نازانێت لە مەمای شیری بۆ بگرێتەوە ئەتر تا هەفتەیەک شیرم مایە بە مەمە ئەتر ڕازی بوو ڕازیم کرد. ئێستا چی لێ بکەم ئێستاش یعنی وامان لێ هاتووە بڕاکرد پشیلێک ببینین لەسەر جادە لەر شوێنەکە تحمل ناکەین هەڵێک دینەوە بۆ خۆمان. ئامادەین زۆر باشیشی کردووە. کەیسە زۆر بینی بێتی بابەتی ئاژەڵی ماڵی یاهی بێلانەوەمان شتێک زۆر ئەزێتی یاویتە ئێستا؟ وڵی ئەوەی کە زۆر ئەزێتمە ئەوەیە کاتێک خەڵک زۆرتر ئەتوانین بڵین کە پشیلە هەڵەگرنەوە بۆ زیینە هەڵێگرنەوە ینی بۆ سناپێک بۆ برنە دەرەوەیەک بۆ هێنانێک و دوایی بۆ مناڵەکانیان ئەهێنن کە مەشتە زۆر ئەزێتی منەیە کاتێک کە ئیشیان پێ نامێنەیان دێ بێزارە بنجوکەوە ئەزانن هەر ڕسمگرتنێکی سناپ و ئەوەی ئەرکەکانی ناتوانن بە پرسیارەتێکی هەڵگرن فڕێ ئێنە کۆڵان ینی سم لەم شەوانەیە کەسێک هادووتی من ئەم پشیلەیەم لە گرێوێکا بردوێتەوە نازانم شتێکی وای وت زۆر جوان یعنی تێنەگەیشتم لە مۆزوعەکە لە گرەوە بەڵێ لە گرەوە ئەم پشیلەیەم بردوێتەوە سە نامەوێ و ئەمە کۆتا ڤێتەنەریەکەی هێنم ئەگەر تۆ لە خۆتی نەگری فڕێم اینجا شەویی زۆر سار و لەم شەوە ساردانەیە بوو پشیلەش 4 مانگە هەڵە لەرزی و زۆری برسی بوو وتی لە سنووقی سارەکە دامناوە ئەگەر تۆ لە خۆتی نەگریان فڕێم یان سنووقی سارەکە بێتە ئەمرێ. ئەتر زۆرم پێ ناخۆش بوتم باسی چێکەی خێرا بیهێنا وتی خواردنیشی هەیە وتم ناخواردنیم ناوێ هیچ چی ناوێ بەس بیهێن و بڕۆ خواردنەکانی کە هەتە بێ بە پشیلەی سەرجادە ئەوە خۆم لێرە ناویشم ناوە لوپێت بە کلینکەکەی خۆمانەوە هەر لێرە دای ئەنێ خواردنی ئێمە بەخەوی ئەەکەم و هەتا گەورابێ بێتەوە ئەکی بە 21 بووی؟ ناوەڵا مەگەر تر خۆشم نەڕۆمەوە.